بەناوی خوای گەورە سڵاوتن لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست تا دێت دیاردەکانی کوشتن و خۆکوشتن بە چەک لە هەرێمی کوردستان ڕوو لە زیادبوون دەکەن. دەستەی سربەخۆی مافی مرۆڤیش هەڵمەتێکی نیشتیمانی بۆ کەمکردنەوە و کۆنتڕۆڵکردنی دیاردەی چەکداری لە هەرێمی کوردستان ڕادگەێنێت. بە میواندارێک لە بەرەزان سابیر عەبدوڵڵاکەریم بەرپرسین سنگەی سلێمانی دەستەی سربەخۆی مافی مرۆڤ وەروە جەلال محەممەد ئەندامی پەرلەمانی کوردستان تاوتوێن پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینێت. تا دێت مەترسیەکانی دیاردەی چەک هەڵگرتن لەسەر کۆمەڵگای کوردی زیاد دەکات. دەستەی سربەخۆی مافی مرۆڤی هەرێمیش هەڵمەتی نیشتیمانی بۆ داماڵینی چەک لە ماڵان و کۆنتڕۆڵکردنی دیاردەی چەکداری و نێشتنی بازاڕی چەکفرۆشان ڕادەگەیەنێت. ماوەی چەند ساڵێکە ڕووداوەکانی کوشتن و خۆکوشتن بە چەک ڕووی لە زیادبوون کردووە. ئەمەش مەترسی بۆ سەر ئاسایشی کۆمەڵایەتی خەڵکی کوردستان دروست کردووە. بەپێی ئامارەکانی دەستەی مافی مرۆڤ زیاتر لە 70% تاوانەکان بەهۆی چەکەوە ئەنجام دەدرێت. هەڵمەتەکەی دەستەی مافی مرۆڤ بۆ کەمکردنەوەی دیاردەی چەکداری لە کاتێکدایە لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بە ئاشکرا مامەڵە بە کڕینی چەکەوە دەکرێت و بازاڕی چەکفرۆشان هەیە. هەرچەندە بەپێی یاسای چەک ژمارە 16 ساڵی 1993 کڕین و بازرگانیکردن بە چەکەوە قەدەغەیە، بەڵام تاوەکو ئێستا کۆنتڕۆڵ نەکراوە. بەپێی یاساکە ئەرکی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمە سنوورێک بۆ زیادبوونی دیاردەی چەکداری و چەکفرۆشتن دابنێت، بەڵام تاوەکو ئێستا هەنگاوی جدی بۆ ئەو پرسە نەنراوە. لەلایەکی ترەوە بوونی چەک لە دەستی حزبەکان هۆکارێکە بۆ زیادبوونی دیاردەی چەکداری لە هەرێمی کوردستان. بە جۆرێک ئێستا دۆخی هەرێمی کوردستان وای لێ هاتووە نەوەک حزب هێزی چەکداری هەیە، بەڵکو بەرپرسەکانی ناوپارتە دەسەڵاتدارەکان هەر یەکەیان هێزی تایبەت بەخۆیان هەیە. لە کاتێکدا بەپێی یاسای ژمارەی حزبەکان حەڤەی ساڵی 1993 نابێت حزب هێزی چەکداری هەبێت. هەڵمەتی نیشتیمانی دەستەی سربەخۆی مافی مرۆڤ بۆ کەمکردنەوەی دیاردەی چەکداری دوای زیادبوونی ڕووداوەکانی کوشتن و خۆکوشتن بە چەک دێت و ماوەی 15 ڕۆژ دەخایەنێت. ئەگەر وەزارەتی ناوخۆ و لایەنە پەیوەندیدارەکانیش هاوکاری دەستەکەن نەکەن، بەرهەمی نابێت. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز، سوپاس بۆ میوانەکانمان بەخێر بێن، سوپاس بۆ ئامادەبوونتان. کاک سابیر گەسەرتە لە بەڕێستانەوە دەست پێ بکەین وەکو دەستەی سربەخۆی مافی مرۆڤ هەڵمەتێکتان ڕاگەیاندووە بۆ کەمکردنەوە و کۆنتڕۆڵکردنی دیاردەی چەکداری. ئامانجتان چیە لەم هەڵمەتەوە بۆچی لەم کاتەدا ڕاتەنگەیاندووە؟ زۆر سپاس. سەرەتا بەناوی خوا دەستەی سربەخۆی مافی مرۆڤ ئەمە یانی ئەم هەڵمەتەی کە ڕاگەیاندووە بۆ داماڵینی چەک با بڵێن بە شێوەیەکی گشتی، یعنی لە چوارچێوەی کۆمەڵێک ڕێکاری یاساییە داوای کردووە کە ئەم پرۆژەیە یعنی بە هاوکاری دام و دەستگا فەرمیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و هێزەکانی یاساییشی ناوخۆ کە ئەم مەسەلەن دیاردەیە یا بنبڕ بکرێت یاخو کۆنتڕۆڵ بکرێت بە شێوەیەکان سنوورێکی بۆ دابنرێت. لەبەرەوە ئەم هەڵمەتە هەڵمەتێکی نیشتیمانیە، هەڵمەتێکە بۆ پاراستنی ئاسایش و شکۆی مرۆڤ و کەرامەتی مرۆڤ بە هەموو شێوەکان. دەستی مافی مرۆڤ ینی تازە نییە کە ئەمە کاری لەسەر پرۆژەیە کردووە. لەبەرەوە ئێمە ینی لە ماوەی چەند ساڵی ڕابردووە، ینی 3-4 ساڵی ڕابردووە دەستی مافی مرۆڤ کە دامەزراوە، ینی ساڵانە لە راپۆرتی خۆیان ئاماژەی بە ئامارە مەترسیدارەکانی حاڵەتەکانی کوشتن و خۆکوشتن و توندوتیژەکان بە شێوەیەکی گشتی کردووە. ئەم ئاماران کە ڕاگەیاندراوە بەڕاستی ینی ئەگەر بەراورد بکەین لەگەڵ مەسەلەن هەرێمی خۆمان لەگەڵ هەندێک وڵاتی دەوروبەرەوە هەندێک وڵاتی تر کە حاڵەتی با بڵێن ناسەخامژی و نائارامیتیایە توندوتیژیتیایە کار مەسەلەن وەک پێویست بە پێوەرەکانی مافی مرۆڤ ناکرێت. ئەو وڵاتانەی کە با بڵێن ناوچە گەرمەکانن، ینی کە ینی هەمیشە نائارامی نەسەخامژیرێک هەیە، بەراورد بکەین هێشتا لە چاوانەوە ینی لەوانەیە داتا ئامارەکانی ئێمە زیاتر بن. ینی ئێمە خۆی بەخۆی زەنگێکی مەترسیدارە کە ئێمە ئەبێ هەڵوەسە لەسەر بکەینەوە نیگەرانین پێی. لەبەرەوە ئێمە وەکو
دەستگایشی نیشتیمانی وەکو دەستەیەکی نیشتیمانی لە هەرێمی کوردستان کە بە یاسا دامەزێننەوە بە یاساش کارەکات و 11 نووسینگەمان هەیە لە شار و چارەوشەکان بە نووسینگەی سلێمانیشەوە کە ئێمە سلێمانی کارەکەین دەستی مافێنە بە بەردەوامی هەوڵی داوە هەڵمەتەکانی وشارکردنەوە و ڕێنمایی پێدان بە هاوڵاتیان و ینی وەک چۆنەڵی بەدەستهێنانی هاوکاری دامەزیا پەیوەندیدارەکان لە ئاسایشی ناوخۆ لە هێزەکانی پۆلیس لە ئەوانەی کە یاسا جێبەجێ ئەەکەن دەستگای جێبەجێکار و تەنفیزی هەوڵی داوە بە بەردەوامی ینی بە جۆرە جۆرەکان ناڵێم وەکو فشار وەکو داواکردن وەکو ڕێنمایی وەکو پێشنیار کە کار بەوە بکرێت ئەم هەڵمەتی هۆشیارکردنەوەیە بەرامبەر بە دیاردەی هەڵگرتنی چەک بە شێوەی نایاسایی بەکارهێنانی چەک و زۆربوونی چەک لە دەستی خەڵکە کۆنتترۆل بکرێت لەبەرەوەی کە ئەمە وەردەورە ئاسایشی کۆمەڵایەتی و ئاسایشی خێزان بە شێوەیەکی گشتی خاتمە ترسیەوە لەبەرەوە ئێمە داوامان کردووە جەختمان کردووە و پێشی نیگەران بووین بە زۆربەی حاڵەتانە بە شێوەیەکی گشتی هەمیشە لە خەمی ئەوەیە بووین کە ئێمە وەکو ئەرکی سەرشانی خۆمان وەکو دەستگایەکی نیشتیمانی کە بە هاوکاری هەمولایەک هەڵچین بۆ ئەرکەبوو مهمەیە کە ئێمە ئاسایشی کۆمەلگا و ژیانی هاوڵاتی و شکۆی هاوڵاتی قسە سەرەوە دەکەینەوە هەڵمەتی کە ڕاتەنگات و 500 ڕۆژ لەو 500 ڕۆژە دەتانەوێت چی بکەن جەنابیشت بە خێر بی سەبارەت بۆی کە بەڕێستان هۆکاری زیادبوونی دیادەی چەکداری یاخود چەک هەڵگرتن بۆچی دەگرێنەوە بۆچی لە کوردستان زیادی کردووە هۆکارەکەی بۆچی دەگرێتەوە لە ڕاستیدا ئەوەی ڕوونە پێشەوەی من وەڵامی پرسیارەکەت بمەوە ئەوەیە بەڕای من ڕاگەاندنی هەڵمەتێکی لەم شێوە ڕاستە شتێکی باشە بەڵام ئەتوانین بڵین دەکرا دەستەی سربەخۆی مافی مرۆڤ لە پێشووتردا چەند ڕێکارێکی یاسایی هەیە کە لە چوارچێوەی قەوانینی خۆیان هەن ئەو ڕێکارانیان بگرت پایەتە بەرەوە ئەو معلومی جەنابتە بەڵەوەکو چی بۆ نمونە ئێستا بۆتی ڕوونەکەمەوە ڕاگەاندنی هەڵمەتێکی لەو شێوازە لە ئێستادا ئەوە بۆ حاڵەتێکە هەڵمەت ڕائگەیاندێت کە فەراغێکی یاسایی هەبێ ئێمە بۆ خۆمان یاسایەکمان هەیە کە قانونی ئەسلیحەیە وە ژمارە 16 ساڵی 1993 کە ئەم قانونە تیایدا سەرجەم ئیجراعات و ڕێکارەکانی دیاری کردووە هەر لە مۆڵەتدانی چەک ئیجراعاتکردن لەگەڵ ئەو کەسانەی کەم چەکی بێمۆڵەت هەڵەگرێن ئیجراعاتکردن لەگەڵ ئەو کەسانەی کە چۆنەڵی قاچاقچێتی بە چەکەکەن و هەموو ئەمانە لە یاساکەدا دیاری عقوبەی بۆ دیاری کرا و سزای بۆ دیاری کرا بەڵام لە کاتێکان ناکرێت پێشتر دەکرا بەڕای من دەستەی سربەخۆی مافی مرۆڤ کە بەپی قوانینەکانی خۆیان ئەتوانن کە هەر حاڵەتێکیان بینی مەترسی بوو بۆ سەر ئاسایشی کۆمەڵگا دەتوانن لە ڕێگەی داواکاری گشتیەوە ئەم کیسیان بجوڵاندایە داوایان لە داواکاری گشتی بکردوە چەند ئەو پرسیارم لە ڕووەکەمە برای بەڕێزم ئایا پێشووتر ئێوە ئەو ڕێکارەتان گرتووەتە بەر داوەتان لە داواکاری گشتی کردووە کە کێشەیەکی وەها مەترسیدار لە کۆمەلگا هەیە و هەمووشمانە زانین ژیانی چەندەها کەسی خستوتە خەتەرەوە ئەگەر داوەتان کردو وەڵامی داواکاری گشتی چی بووە بۆ ئەم حاڵەتە و نەتائیجەکانی چۆن بن دواتر دەکرێت هەماهەنگی لەگەڵ وزارەتی ناوخۆ خودی بەڕێز وەزیری ناوخۆ کە وەزیری ناوخۆ بەرپرسی یەکەمە لە تەنفیزکردنی ئەم قانونە هەمووەکو دەسەڵاتی تەنفیزی هەم لەلایەکی تر سەڵاحێتی مۆڵەتدانی چەک بەلایەنەکان یان با بڵین بە شەخص لە دەسەڵاتی بەڕێز وەزیری ناوخۆدایە و دواتر ئەو دەسەڵاتی تەفیزەکە بۆ چۆن بڵێ پارێزگار و لایەنەکانی تر دەکرا پێشەوە ڕاگەاندنی هەڵمەتێکی لەم شێوەیە لە ڕاستیدا ئەم ڕێکارانە بگیرایەتە بەر و ئەگەر گیراوەتە بەر ئەبوو نەتیجەکەی لە ڕاگەاندنەکەدا وجودی هەبوایە کە ئەمان باز لەوە بکرایە کە ئێمە دوایەوە ئەم یاسایە هەیە و داوامان لە داواکاری گشتی کردووە و مۆڵەتی ئەوە نەمان بە داواکاری گشتی داوە و داوامان لە وەزیری ناوخۆ کردووە و مۆڵەتمان پێداوە دوای ئەوەی دەرئەنجامێکی نەبوو ئێستا داوا ئەکەین هەڵمەتێکی لەم شێوەیە ڕابگەێنرێن زۆر باش ئەگەر بین سەرۆک دوای باکاکساویر وەڵام دەدە بەس لەسەر هۆکارەکانی زیادبوونی ئەم دیارەی چەکەڵگرتون و حەلکردنی کێشەکان بە چەک بۆچی زیادی کردووە دیارە لە ڕاستیدا ئەوە دەزانرێت کە زۆربوونی دیاردەی چەکداری دەگەڕێتەوە بۆ ئەوەی لە هەرێمی کوردستانە هێزی پێشمەرگی کوردستان و تا ڕادەیەک هێزەکانی سەر بە وزارەتی ناوخۆ چۆنەڵی هێزێکی نیزامینین و جبەخانەی تایبەت بە خۆیان ڕەنگە هەش بێ بەڵام ئەوەندەی چۆنەڵی شەخصەکان ئەو چەکانە دێنن لە ناو شار و دێننە ناو کۆمەڵگاوە ینی بۆ نونە پێشمەرگەیەک یا پۆلیسێک مەفروز ئەو چەکی هەیە لە کاتی واجب پێی بێ و لە دوای واجب
لە ڕاستیدا چەکەکەی لە جبەخانی تایبەت جبەخانی میریدا من ئێستا جبەخانی تایبەتمان نیە لە کوردستانەوەی دەچێتەوە ماڵەوە بۆ چۆن ئەڵێ ئەگەر پێ ڕۆڵەکەی زەعیفە ینی ئەناڵم نییە هەیە بەڵام ڕۆڵەکەی زەعیفە بەوەی کە ئەو چەک و ئەسلیحانە کارمەندەکانی هێزەکانی ئاسایشی ناخۆ هێزەکانی پێشمەرگە دەیهێننەوە لەگەڵ خۆیان ینی چۆن بڵێ هاتوچۆی پێەکەن بۆ ماڵەوە بۆ ناو بازار بۆ شوێنە گشتەکان ئەمە لەلایەک گرفتە و لەلایەکی تر شێوازی مۆڵەتدانەکان کە ئەوە مۆڵەت لە خودی بەڕێز وەزیری ناوخۆ مۆڵەتی ئەسلیحەدانی چەک وە لەگەر دەسەڵاتەکەی تەفیز کردووە پێم وایە بۆ محافظەکانیش پارێزگارەکان کێشەکانی پێدانی مۆڵەت چیانی مۆڵەت لە دەرەوەی ڕێنمایەکان دراوە بە خەڵک بۆ نمونە کەسێک لە دەرەوە ڕێنماکە مۆڵەتی چەکی پێ بدرێت و چەک هەڵبگرێت لە کۆمەڵگە خۆی ئێمە لە قانونی ئەسلیحە دیاری کراوە کە شروعی مۆڵەتدان چییە و ڕەنگە هەندێک کەس با بڵین بەپێی خۆی بەڵام ئەوەی لە ئێستادا بەدی ئەکرێ ڕێژەیەکی زۆر مۆڵەت ئەدرێ ینی حەقا لە ڕاستیدا وەکو ئامار نەبەس ئەوەی کە ئەبینرێت ڕێژەیەکی زۆر چونکە ئێمە لە قانونی ئەسلیحە دیاری کردو کێ مافی هەیە چەکەڵ بگرێت سەرۆکی هەرێم یا جێگرەوەکەی بەپێی قانون بۆی هەیە سەرۆکی ئەنجومەنی وەزیران و وەزیرە بەڕێزەکان لەگەڵ سەرۆکی پەرلەمان و ئەندامانی پەرلەمانی کوردستان لەگەڵ سەرۆکی یەکێک ئیداریەکان یەکە کارگێڕەکان ئەم کەسانە بەپێی قانونی ئەسلیحە بۆیان هەیە چەک هەڵگرن بەڵام ئەوەی کە ئێمە ئەیبینین بەدەر لەمانەش چەند کەسێکی تر هەن کە مافی هەڵگرتنی چەکیان هەیە ئەفسەرانی پۆلیس و هێزەکانی پێشمەرگە لە کاتی دەوامی فەرمی و هەندێک حاڵەت ئەکرێ دوای دەوامی فەرمیش پیان بێت وەکو ئەفسەرەکان ئەمە لە قانونی ئەسلیحە دیاری کراوە مافی هەڵگرتنی چەکیان هەیە بەڵام بەدەر لەمانە ئەبینن خەڵکانێکی تر زۆر ئەمریکا یاسا دیاری کرۆ چەک هەڵەگرن بەڕاستی ئەمەش لە یاساکەداویتیانی بۆ نمە کەسێک کێشەیەکێ بێت دوژمنداری چێ بێت ینی مۆڵەتی پێ بدرێت چەک هەڵبگرێ ئەمەتیانە یاساکە یاساکە تحدیدی نەکردووە بەڵام دەڵێ ئەو کەسە دەبێت خەڵکی هەرێمی کوردستان بێ 18 ساڵی تەواو کرد بێ نەخۆشیەکی دەرونی یا نەخۆشیەکی وهای نەبێت کە مەترسی بێ بۆ سەر کۆمەڵگا و هەروەها ئەو مبەڕێکی هەبێ هۆکارێکی هەبێ هۆکارەکەی مقنع بێ ینی مەسەلەن کابرایەک لە لادیەکە ئاژەڵداریەکە مەسەن هۆکارێکی هەیە بۆ پاراستنی ئاژەڵەکانی چەکێکی پێبێت یا کەسێک وەکو جەناب تێڵی با بڵین کاری کڕین و فرۆشتنی دراوەکات مەبلەغێکی زۆر پارەی پێە مبەڕێکی هەبێ بەڵام ئەو مبەڕەت دەبێت لایەنە پەیوەندیدارەکان هەڵسەنگاندنی بۆ بکەن ئایا تۆ ئەو هۆکاری کە داوای مۆڵەتی پێەکەی هێندە بەهێزەکە مۆڵەتی چەکت پێ بدرێت بەدەر لەمەش هەنی ئەوەی ئێمە لە یاساکەیە دیاری کراوە ئەڵێ چەکی ئاگرین لە ناو یاساکەیە دیاری کردووە چەکی ئاگرین وەکو کلاشینکۆف و دەمانچەوە تحدیدی کردووە 3 جۆر چەکەیە لە یاساکەیە چەکی ئاگرینی سوک ئەو چەکانن کە کلاشینکۆف و دەمانچە چەکی جەنگی ئەوانن کە تەنها هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی ئاسایشی ناوخۆ ئەتوان بەکاری بێنن لەگەڵ چەکی کۆن ئەوانەی کە چۆن بڵێ ئیتادیان لەگەڵ نیە تەنها بۆ زینەیە بۆ جوانی یعنی دائەندێت ئەوەی ڕێگەی داوە بۆی کە ئەو چەکە کۆنانە وەکو بڕنەوە ئەوانەی کە بۆ جوانی هەڵەگیرە هەموو کەسەی بێ چەکی جەنگی هیچ کەس نابێ پێی بێت جگە لە هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی ئاسایش نەبێ وە چەکی ئاگرینی سوک ئەو چەکانان کلاشینکۆف و دەمانچە ئەمانە دەکرێت لە ژێر چەند ڕێکارێکە بە خەڵک بدرێ بەڵام ئەوەی ئێمە تێبینیمان کرۆ زۆر جار لە کێشەکانە چەکی جەنگی بەکار هاتووە مەسەن ئاربیG بەکار هاتووە لە کێشە کۆمەڵایەتیەکانە ینی من بۆ خۆم خودی خۆمێکێکم لەو کەسانی کە ئاربیجێک نراوەتە ماڵەکەمە ینی لە ڕابردوودا ئەمە ئایا ئەو چەکانن کە ئەسڵان بە هیچ شێوەیەک نابێ مۆڵەتی بە هاوڵاتی ئاسایی بدرێت ئەمە دەبێت لەلایەن هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی پۆلیس هەبن بۆیە بەڕاستی چۆن بڵێ گرفت لە جێبەجێکردنی یاساکە سپاس دەکەم دۆتەگەڕێم بۆ لای بەرز کاک ساویر کاک جەلال باسیەوە کرد ئێوە و یاساکەی خۆتان بۆ نمونە دەسەڵاتیەوەتان پێداوە هەواڵ بدەن بۆ نمونە بە داواکاری گشتی پێشتر لە ماوەی چەند ساڵی ڕابردوویەوە ئەم ڕێکارە یاسایەتان جێبەجێ کردووە هەواڵدان بە داواکاری گشتی ئەگەر کردوتانە بۆ ئیشی لەسەر نەکراوە ئێمە بابەتی هەواڵدان مەسەلەن بە داواکاری گشتی لە چوارچێوەی هەموونی سکاڵا و ئەوەی هاوڵاتیان هەیە ینی زیاتر بە دواچوونەکان ئەچنە ئەو چوارچێوە بەڵام من بە ئەمەژێ بۆ بەم مەسەلەن وەکو وەڵامێکیش بۆ پرسیارەکەی کاک جەلال مەسەلەن ئێمە
هەمیشە داواکاری گشتی وەکو فەرمانگی داواکاری گشتی مثلەن هەروایە ئەرکی ئەو دەستگایە یان دەستگایەکە بۆ جوڵاندنی ئسکاڵا و بۆ پارێزگاریکردن لە مافی گشتی ئەوانیش بۆ خۆتان زەن ینی جهتێکی یاسایین جهتێکی تەنفیزینین ینی ئێمەش جهتێکی تەنفیزینین بەڵکو ینی وەکو دەستی مافی مرۆڤ ئێمە لایەنێکی زیاتر لە چوارچێوەی یاسایەکە ینی خۆتان دەسەڵاتی ئەوتان پێ نەدراوە بۆن لە یاساکە لیچنە خۆتان دروستیکەن بۆ مەسەلەن کەمکردنەوەی ئەم دیارە لە یاساکە و دەسەڵاتتان نییە تەنها هەواڵ پێدان تەنەوە لە یاساکە ئێمە ینی دەسەڵاتی ئەومان مەسەلەن هەیە کە پێشنیار بکەین کە ینی ڕێنمایی مەسەلەن بۆ وشارکردنەوەی کۆمەلگا و مفاتەحەکردنی دامەزیا پەیوەنددارەکان بۆ ئەوەی کە پابەت بن بە ئەو ڕێکارانی پێویستەکە بۆ پاراستنی مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستان لە چوارچێوەی بنەما جیهانیەکان چوارچێوەی جارنامەی جیهانی مافەکانی مرۆڤ ئەرکی دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ زیاتر من ئەتوانم لە دوو خاڵە کۆی بکەینەوە یەکەم وشارکردنەوەی کۆمەلگا دووەمیش چاودێریکردن و متابعکردنی کۆی ڕەوشی کۆمەلگا کە ڕوەدا لە پێشەکاری و لە توندوتیژی و لە ئەو بابەتانی تری وەکو دیاردەی هەڵگرتنی چەک و ئەمانە ئاماژەی بە کۆمەڵی خاڵی گرنگدا لە ناو یاساکەیە ئەم یاسایە خۆی من لەوانەیە هەندێک تێبینیم هەبێ لەسەر مەسەلەن هەندێشی کە لەوانەیە تاواوکار مثلا نەبووی بەڵام یاسایەکی باشە بە شێوەیەکی گشتیەکە جێبەجێ بکرێ و لایەنەکان بە شێوەیەکی گشتیەوەی کە پەیوەندیدارن بە جێبەجێکردنی یاسا و بە جێبەجێکردنی ینی ئەو بابەتانەی کە هەیە بۆ نێشتنی توندوتیژی پابەت من پێوەی یاسایەکە پێویستە جێبەجێ بکرێ و گرنگە بۆ ئەم کۆمەلگایە بەس وەکو دەستەکە وەکو کاک جەلال وتی ئێوە پێشتر هەواڵتانداوە بە داواکاریگەشت لەسەر مەسەلەی مەترسی بەدڵنیایەوە سەرۆکی دەستە بەڕێکاری یاسایی خۆیمەتان کردووە ئەگەر کردوانە بۆچی مەسەڵەنگە خەڵک بەرهەمەکەی نەبینێ یانێت دیاردەی چەکداری ڕوو لە زیاد بوون دەکات ئێمە هەوڵمان زۆر داوە بەڕاستی ینی ئەم لە ڕێگەی سەرۆکاتی داواکاری گشتی و لە ڕێگەی فەرمانگەی داواکاری گشتی لە سلێمانیمە بە بەردەوامی یانی سەردانیانەکردنەوە تەماسمان لەگەڵیانە هەیە بۆ کاروباری هاوڵاتیان و بۆ هەندێک سکاڵا و بەدواچوون و خودی جنابی سەرۆکی دەستەی مافی مرۆڤ دایما هەمیشە لە خەمی ئەوە بووە و لەگەڵ لایەن پەیوەندیدارەکان لە ڕێگەی وەزارەتی ناوخۆ لە ڕێگەی فەرمانگەی داواکاری گشتی و لە ڕێگەی دادگاکان ینی بۆ لە ڕێگەی لایەنە پەیوەندیدارەکانی تر ینی بە بەردەوامی لە خەمی ئەوە بووین هەمومان کە هەوڵ بین ئەم جۆرە کەیسانە ئەم جۆرە حاڵەتانە کە لە حاڵەتەوە خەریکە ئەپەڕێتەوە بۆ دیاردە کۆنتترۆل بکرێت و سنووری بۆ دابنرێ و خەڵک وشار بکرێتەوە و خەڵک پابەند بێ بە ڕێنماییەکان و بە یاساکان و بە هەموو کۆی ئەو ڕێکارانەی کە هەیە و حکوومەتی هەرێمی کوردستان لایەن پەیوەندیدارەکان پێش هەمیانەوە وەزارەتی ناوخۆ هێزەکانی ئاسایشی ناوخۆ وەزارەتی داد ئەمانە ینی زیاتر کار بکەن لەسەرەوەی کە ئەم کۆمەلگایە لە لێواری مەترسی و لێواری چوون بەرەو توندوتیژی زیاتر باشە بەس ئەوە لە ماوەی 15 ڕۆژێ ڕاتەنگاندوو ینی 15 ڕۆژ کەم نییە بۆ دیاردەیەکی ئاوایان ئێوە ڕەنگە خەڵک بڵێت لە ماوەی ئەم 15 ڕۆژە چی دەکەن ینی کار و چالاکیەکان چی لە خۆی ئەمە هەوڵێکی سەرەتاییە من پێم وایە هەوڵی زیاتر ئەگەر ئەمە مەسەلەن هەڵمەتە بەرهەمی هەبێت و ینی بەرئەنجامێکی باشی هەبێت پێم وایە هەنگاوێکی سەرەتاییە بۆ ئەوەی کە ئەم ڕێنمایی و وشیاریە زیاتر بڵاو بکرێتەوە خەڵک ئاشنا بکرێت بۆی کە دیاردەی هەڵگرتنی چەک بۆ ئەو حاڵەتانە نەبێت کە جەنابی کاک جەلال باسی کرد و منیش پێم وایە ئەو حاڵەتانە زەرورن بۆیە یاسا ڕێگەی پێداوە ئەگەر پێویست ناکە ینی چەک مەسەلەن بەو شێوە ینی زۆرەی کە بەرچاوەکەوێ هەڵبژیرێوانە ئیلا لە کاتی تەدیەی یاخود جێبەجێکردنی فەرمان و واجبی ڕسمیان نەبێت کە هێزەکانی ئاسایشی ناوخۆ هێزەکانی پێشمەرگەی و ئەو کوی ئەو هێزانەی تر کە ئاسایشی کۆمەلگا و مەسەن هەرێمەکەمان ئەپارێزن ئەجینا پێویست ناکە خەڵک بۆ پرسێ بچێت چەکی پێبێ پێویست ناکە خەڵک بۆ مناسبەیەکی کۆمەڵایەتی و لەسەر سەرچۆپی ئەوانە چەکی پێبێ لەبەرەوە چەک هەمیشە ینی خەڵک وەکو ینی وەکو چۆن وەکو ئامرازێک پەنای بۆ ئەبات مەسەلەن ینی گەر کە پێی بێ حاڵەتێکی توندوتیژی یاخود دەمەقاڵەیەک ینی قسەتێک ژینانێک ڕوو ئەدا لە بینی مەسەلەن دوو هاوڵاتی ئەوانە لە شوێنەکە یەکسەر دەست بە چەککا بە ینی ئەمە خۆی بە خۆی حاڵەتی کوشتنوانە لەوانە چی دەکەن بۆ ئەم 15 ڕۆژە ئەمە هەڵمەتێکی نیشتیمانی هەڵمەتێکی وشارکردنەوەیە دەستێت بۆ مافی وەکو هەوڵێکی
مثلا ینی هەوڵێک بەگەڕی خستووە بۆ ئەوەی کە وردە کار بکرێت لەسەر ئەم کەیسە ئێمە پێشتریش پاناڵێکمان کرد لە سلێمانی بەهمان شێوەرە بۆ کۆنتڕۆلکردنی حاڵەتەکانی دادی هەڵگرتنی چەک و من کە لەم کەناڵە بەڕێزی ئێوە لە کەناڵەکانی تریش من ئاماژەم پێەیە کە لەسا حتا ینی سەرۆکی دەستێت سەربەخۆی مافی ئاماژەی بۆ کردووە کە لە سا هەفتای حاڵەتەکانی کوشتن و خۆ کوشتنیش بە چەک ینی ئەنجامەدرێ ئەمە خۆی بۆ خۆی ئەگەر چەک لە دەستی هەوڵاتیانە نەبێت وەلو مەسەلەن ینی چەقۆش هەیە یاخۆ مەسەلەن ئامرازی تریش هەیە بۆ خۆ کوشتن بەڵام چەکەکە زیاتر هەفتەی ڕووداوانەی کە ڕویان داوە کارێکی لای ئێوە بە چەک بووە بەڵێ ینی کارەکە بە چەک بوویان پێشتریش راپۆرت بڵاو کراوە کەناڵەکان ڕێگەن ئەمەژان پێ کردووە ئێمە لەو پانێڵەشە ئاماژەمان بەوە کرد کە بەڕاستی ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان دامەزگا پەیوەنددارەکان وەزارەت پەیوەنددارەکان و پەرلەمانی کوردستان لە خەمی ئەوەیان نەبێت ئەگەر کۆنتترۆلی ئەم حاڵەتە بکات ئیلا بۆ ینی بەڕێکردنی ینی فەرمان و واجبی ڕسمی هێزەکانی یاسایشی ناوخۆوانەی کە ڕێگە پێدراون مەخەوە لە ماگررتنی چەک ئەویش نەک لە ماڵەوە لە دامەزگەکانی خۆیان پێویستە مەژەب هەبێت ئەم چەکە ئەم ژمارە ینی چەکە ئەو کەسێکە پێدیت یا پارێزراوە بێت و کەچوە سەر واجبەکەی و ئەرکەکەی دیسانەوە هەڵی بگرێت و بەکاری بێنێت سوپاس دەکەم دەتەکەم لای بەرزکاک جەلال سەبارەت بەوەی کە جگە لە ئێمە بازاڕی چەک فرۆشیشمان هەیە لە شارەکانی هەرێمی کوردستان بەپێی یاسای چەک یاسای ژمارە 16 ساڵی 93 ئەمە ڕێگە پێدراوە مەسەلەن بازاری چەکە بێ خەڵک بتوانێت مەسەلەن چەک لە بازارە بکرێت خۆی لە ڕاستیدا لە یاساکەی ئاماژەی بەوە داوە قاچاقچێتیکردن بە چەک قەدەغەیە بەڵام لە ناوەڕۆکەکەی لە هەندێک تعلیمات کە خودی وەزیری ناوخۆ دەتوانێت ئەو چۆن بڵێ تعلیماتانەیە ڕێنمایانە دەرکات کڕین و فرۆشتن لە ژێر چوارچێوەی یاسایی بۆ دروست بکرێوەکو کراوە لە ئێستادا ئەوەندەی من ئاگدارم هیچ بنەمایەکی یاساییان هەیە و چەک فرۆشانەیە ئەوەی کێسە لە بازاڕە کە بەم شێوازە زۆرە هەیە تەسەوڕەکەم ڕێژەیەکی زۆری بە نایاسایی بازاڕی چۆن بڵێ دوکانی یان بازاڕی کڕینوی فرۆشتنی چەکی داناوە کۆمەڵێکیشان بە پێی یاسا ڕێگە پێدراون هەنی دەکرێت ئەو شوێنانەی کە ڕێگە پێدراون بە کڕین و فرۆشتنی چەک یاساکە چۆن بڵێ تعلیماتەکە ڕێنمایەکان بۆیان تونتر بکرێ و تەنانەت ئەوەی ئێمە بەدیەکەین لە هەندێک لە وڵاتەکان بزەبت هەیە کە شوێنێکەیە بۆ کڕین و فرۆشتنی چەک بەڵام تعلیماتەکان هێندەتونن دەزانێت چەکی ژمارە ئەوەنە بە کەسێکی دەفرۆشێ کە دەبێ مۆڵەتی هەبێ و تەنانەت ژمارەی ئەو چەکەی کە پێی دەفرۆشێ لەگەڵ عینوانی کاملی ئەو کەسە و لەگەڵ ئینساخکردنی مۆڵەتی چەکەکی بە کەسێک کە فرۆشرێت کە مۆڵەتی دەبێت چەک بۆ کەسان فرۆژێک کە مۆڵەت لە حکوومەتدانای هاوڵاتێکی ئاسایی نابێت بفرۆشێت بەڵام ئەوەی ئێمە تێبینیمان کردو و جەنابیشتان بینیوتانە ئێستا هەر یەک لەم سێ بەڕێزە لەم دوو بەڕێزی کە لە تەنیشتی منن ئەگەر بمانەوێ بچینە بازاڕی چەک فرۆشتن زۆر بە ئەتیادی چەکە کڕین بەبێ ئەوەی کەس پێمان بڵێ مۆڵەتی چەکتانەیە یاخود نیتانە کەواتە ئەو ڕێنمایانەی کە کاری پێکرێ لە کوردستان بە شێوازێکی خراپ کاری پێکرێ و ناتوانێت بە شێوازێک بێت کە ڕێگری لەم فەوزایە بکە کە لە کوردستان هەیە کە دیاردەیەکی چەکداری زۆر تۆکمە هەیە ئەمەش کۆمەڵێک ئەسبابی هەیە یەک لەوانە کە بەڕێزت باست کرد بازاڕی کڕین و فرۆشتنی چەک بە ئاشکرا هەیە و لە ژێر چاودێری لایەنە پەیوەندیدارەکان و دام و دەستگاکانی دەوڵەت بە شێوازێکی تەواوەتی نین ئەمە هۆکارێکە و هۆکارێک ئەوە بکە ئاماژەمان پێدا چۆن بڵێ هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی ئاسایشی ناوخۆ چەکەکانیان لە جبەخانەی دەوڵەت میری دانانن بەڵکو ئەهێنرێتەوە بۆ ماڵ ئەمە هۆکارێکی ترەوە هۆکارێکی تر بوونی هێزی حزبی وای کردووە ئەو کەسانی کە بەڕاستی ناتوانین هاشا لەو بکەین کە لە ئێستاشە لە هەرێمی کوردستان ئەو هێزانەی کە هەن زیاتر هێزی حزبین ئەوەندەی هێزێکی نیشتیمانی بن ئەمە وای کردووە لە ژێر فەرمانڕەوای حزبەکەیان چەک چۆن بڵێ هاتوچۆ پێ بەس لەو بازاری چەکانە یعنی چەکی قورسیش دەست دەکەوێت ینی سەبوونم لە بازارەکانی هەرێم ئەوەیەکێک لە گرفتەکانە کە دەبێت بازاڕی چەک فرۆشتن ئەگەر مۆڵەتیشان پێدرا مۆڵەتەکەیان بە شێوازێک بێت کە تەنها چەکی سووک ئەو چەکانەی کە ڕێگە پێدراون و مەشمولن بە مۆڵەت پێدان کە چەکی جۆری کلاشینکۆف و دەمانچە ئاگرێتەوە بە زیاتر ئەم چەکە بەزەوەی کە بەرز بەدی کردووە مەسەلەن لە بازارەکانەوەی تریشەیەکی زۆر قورس بەسەن چەکی BKC چەکی RBG تەنانەت لەوانەش بەسەرەوە هەیە کە ئەمانە چەکی جەنگیان پێ ئەوترێ و تەنها دەبێ ئەم چەکانە لە هێزی پێشمەرگە و هێزەکانی ئاسایشی ناوخۆ هەبن و دەبێت تەنها حکوومەت
کڕین و فرۆشتنی پێ بکات لە ڕێگەی لیژنە تایبەتەکانی وزارەتی ناوخۆ وزارەتی پێشمەرگەوە بکڕێنرێ و داخلی هەرێمی کوردستان بکرێت و یاخود داخلی دەرەوەی هەرێمی کوردستان بکرێت کەواتە لێرە ئەوەندە گرفت لە جێبەجێ نەکردنی یاساکەیە بەڕای من ئەوەندە گرفت لە هۆشارکردنەوەی خەڵک نییە چون خەڵک کە سزای هەبوو بەڕاستی و یاسایەک هەبوو ڕێکیەکە سەر ڕەنگە ئەوەش بێت کە ئەو چەکانە مەسەرەن لە کوێوە دێن مەسەرەن ئایا ئەو پێشتر باس لەوە دەکرێت کە لە سەدەمی شەڕیداشە بەشێک لە چەکەکانی مەسەرەن هاوپەیمانان بازرگانیان پێ بەس ئایا سەر چاوی و چەکانش دیارە مەسەرەن یاخو قاچاقچێکی گەورە مەسەرەن کۆمەڵی خەڵکی بەرپرس سودمەندن لەم بازاری کڕین و فرۆشتن و بازرگانی بە چەکەوە بەتەکید ئەم بازاڕی چەکە قاچاقچێتی تایەوە قاچەک لە دەرەوەی هەرێمی کوردستان دێت و تەنانەت لە هەرێمی کوردستانەوە بۆ دەرەوە ئەڕات ئەمە لەلایەکی تر ئەوەی ئێمە تێبینیمان کرد لە ماوەی ڕابردوو ئەو چەکە ئەڵمانیانەی کە بۆ شەڕی دژی داعش درا بۆ هێزەکانی پێشمەرگە ئەم چەکە لە بازار کڕین و فرۆشتنی پێوەکرا کە ئەم چەکە سرف چەکێکی ئەڵمانیە و دراوەتە هێزی پێشمەرگە بۆ پارێزگاریکردن لە خاکی پیرۆزی کوردستان بەڵام ئەوەی تێبینیمان کردووە لە ناو بازار کڕین و فرۆشتنی پێکە کەواتە ئەم چەکە لەکوێوە دزەی کردووە لە ناو هێزی پێشمەرگەی کوردستانەوە فرۆشراوە و خراپ بەکارهێناوە با بڵێن ئەو بەرپرسانە دەسەڵاتی خۆیان خراپ بەکارهێناوە کە ئەمەش دەکرێت بە پێی یاسا ئیجراعاتیان لەگەڵ بکە کەواتە هەموو دەگەڕێنەوە سەر ئەو خاڵی کەوا تەنفیز نەکردنی یاسا جێبەجێ نەکردنی یاسا هۆکارێکی سەرەکیە و لە تەنفیز نەکردنی یاسا کێ بەرپرسە تەکید ئیدعای ئامداواکاری گشتی کە ڕۆڵی چاودێریکردنی هەیە لەسەر تەنفیزکردنی خانوون ئەمان بەرپرسن لەلایەک و لەلایەکی تریش حکوومەت کە جیهەتی تەنفیزی بەرپرسە لە جێبەجێنەکردنی یاساکە. سپاسم کاک سایبکردن وڵای بەڕێز ئێوە لە ماوەی 15 ڕۆژە لەگەڵ وەزارەتی ناوخۆ قسە دەکەن یانی مەسەرەن بۆ ڕێخستنەوە یاخود ڕەنگە نەتوانرێت هەر نەمێنێت چەک بەڵام بۆ ڕێخستنەوە و کۆنتڕۆڵکردنی بازاری چەک و ئەوانە دەتوانرێت تەنسیقتان هەیە لەگەڵ وەزارەتی ناوخۆ ئێمە وەکو نووسینگی سلێمانی سەر بەدەستە سەربەخۆی مابینم من ناتوانم مەسەرەن گفتی ئەوە بدەم یاخو باسی بکەم کە ئایا واتەحەی وەزارەتی ناوخۆ ئەکرێیان نابووە بەڵام ئەگەر ئێوە لە ڕاگەنداوە کە باسی کۆنتڕۆڵکرد دەکەن ئەگەر ینی لەگەڵ خۆتان وەکو دەستەی مافیەوە فێستان نییە مەسەلەن دەبێت لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان تاسیق بکەن بۆم لە سلێمانیشە بەڵێ لە سلێمانیشە بەڵێ هەڵمەتەکە هەڵمەتێکی گشتی ینی بۆ هەرێمی کوردستانە ینی بەڵام مەسەلەن ئەکرێت ئەوە زیاتر وەکو وتەبێژی دەستە سەرۆخی مافی مرۆڤ یاخود جەنابی سەرۆکی دەستە زیاتر ئەڕووکردنەوەی زیاتر بدەن لەسەر ئەوە بەڵام من لە دەقی بەیاننامەکەیە کە هاتووە کە ئەمە هەڵمەتێکی نیشتیمانیە بۆ داماڵینی چەک لە ماڵان و کۆڵان و شەقام و کۆنتڕۆڵکردنی دیاردەی چەکداری و نێشتنی بازاری چەکفرۆشان ینی ئەمە خۆی بەخۆی پەیامێکە بۆ ئەوەی کە حتمەن ئەمە ئەبێ ینی ئیجراعاتی تەنفیزی و ڕێکاری جێبەجێکاری ینی پەیڕەو بکرێت و ینی بە شێوەیەک بێت کە دام و دەستگا ئەمنیەکانیش هاوکار بن لە جێبەجێکردنی پێشتریش مثلەن ئەم هەڵمەتە ینی کرا ینی بۆ هەروەکو ئینەک مەسەلەن وەکو ئانی هەوڵێکی سەرەتایی دیسانەوە کۆمەڵی خاڵی پشکنین و ئەوە مەسەلەن بەچڕی لە هەولێر لە سلێمانی مەسەلەن کرا ینی بەشێکی زۆر پاداشت مەسەلەن دەستی بەسەر ژیرا و ئەوانە کە بێمۆڵەت بن ناڵێنەوە چەکانە کە بێمۆڵەتن بەڵام ئەمە لێرە و لەوێ ینی لەوانەیە بڵێم ینی بەرئەنجامێکی باش نەبێ مەسەلەن ینی لە ئاسی طموحی ئەمەیان نەبێت بە شێوەیەک نەبێت کە ئەم دیاردەیە ینی کۆنتڕۆڵ و بنبڕ بکرێت وەکو جەنابی کاک جەلالیش ئاماژەی پێکرد کە زیاتر هەبوونی چەک لە دەستی خەڵک بەو شێوە زۆرە من ئەتوانم ئاماژە بەو خاڵەش بم کە ینی جەنابی پارێزگای سلێمانی لە پارێزگاری سلێمانی لە ئەو پانێڵی نێشتنی دیاردەی تونتێکی و چەکداری لە سلێمانی کە کرا بەڕاشکاوی ئاماژەی بەوە کرد کە بە نزیکی 5,000 مۆڵەتی چەکەڵگرتن درراوە بە هاوڵات تەنها لە سلێمانیە سووری پارێزگای سلێمانی لەسەر ئاستی هەرێم پێم وایە بەڵێ ینی ئەمە خۆی بە خۆی ژمارەیە بەڕاستی ینی ڕقمێکە کە ناکرێت هەڵوەسەی لە ئاز نەکرێت بە پێی ئەو پێوەرانەی کە بۆ مۆڵەتی پێدانی مۆڵەتی هەڵگرتنی چەک و کاک جەلال باسی کرد بە پێی ئەوە ینی ئەو مۆڵەتانە دراوە بەڵام من توانم ئاماژە کە لە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا ئەگە بوار هەبێت 1 نیو دقە
ینی ئەو وڵاتە ینی گەورە و گرانە کە بەحسا وڵاتێکی دیموکراسی و وڵاتێکە زلهێزێکی جیهانی ئەوانە ینی چۆنەچی لە سوپەرمارکێتێک ینی هەر جۆرە کاڵایەکری ئەتوانێت بچی چەکیش بکڕیت لەوێش ینی بەڵام ڕێک نەخراوە لەوێ ڕێکخراوە سپاس دوای ناوبەرکەکەم وڵای بەرز بڵێ بینێرانی بەرز ناوبڕێک لە دەرەنیوەدا تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ ئارت فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوڵۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوڵۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9,000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7,000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30,000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40,000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 01970 224 75 74 یان 01950 194 36 37. فانسینێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ ئارت. جارێکتر سڵاتان لەبێت بینێرانی بەڕێز کاک سابی سەبار بووی کە بەڕێزوتر لە هەڵمەتەکەتان باسی چێک لە ماڵانش کرد و خۆش ئەوش مەترسێک مەسەرەن کۆمەڵگەی ئێمە ئاگەشتوتە ئەو کۆمەڵگەی کە بێتە کۆمەڵگەیەکی چەکداری کە زۆربەی هاوڵاتی لە ماڵی خۆیدا چەکی هەبێت بەدڵنیاییەوە ینی ئەمە تازە نییە کۆمەلگای ئێمە مەسەرەن کە ئاشنا بێ بە چەکیانی بخۆ دەزانی مەسەرەن ئێمە کۆمەلگایەکی لە شەڕ هاتوین ینی با ئێمە زۆر بە ڕاشکایی ئەوە بڵێن کۆمەلگایەکین لە ئەنجامی ساڵانێکی زۆر لە ژێردەسی مەسەرەن ڕژێمی پێشوو ئەرابێتەوە لە دوای ڕاپەڕێنیش کە شەڕی ناوخۆ ئەو باردۆخانەی بەسەر هەرمی کوردستانە هات ئێمە خۆمان ینی لە شەڕ دەرچوین ینی باشە خەڵک بڵێ کۆمەلگەی تریش بەم قۆناغی بەڵام ێستا توانیوە حکومەت دەسەڵات ڕێکی بخات بەڵام کۆمەڵەکانی تر ینی تا ڕادێک بەرمونە مەسەرەن هەندێک کۆمەلگا لە وڵاتە ئەوروپیەکان لە وڵاتانی تری مەسەرەن ئەمریکا لاتینەوەوانە کە دیسانەوە هەندە قۆناغی ینی شەڕ و شۆڕشەوە هاتوون بەڵام زووتر ئیستیعابی هەنێ چەمکی بنەماکانی مافی مرۆڤ و چەمکی دیموکراسی و چەمکی پێکەوە ژیان و لێبوردەی و حیواری ئەدیان و مەسەرەن ئەم جۆرە حاڵەتانە ئیستیعاب کردیانی بەڵام ئێمە بەداخەوە ینی تا ئێستا دوای 28 ساڵ ینی وەکو پێویست نەمانتوانیەوە ئیستیعابی ئەم چەمکە گرنگانە بکەین کە بۆ کۆمەلگای ئێمە زۆر پێویستە کە پێویستە ئێمە ئیتر بەڕاستی یانی زیاتر گیانی تەبایی و برایەتی و پێکهاتی نێوان کۆمەلگای ئێمە بۆتە کۆمەلگایەکی چەکداری من ئەتوانم بڵێم نەخێر کۆمەلگایەکی چەکداریە ئێمە ئەگەر لە ساڵانی ڕابردووە لە زۆر کۆنتڕۆلکردنی هەندێک حاڵەتی توندوتیژی مەسەرەن لە هەولێر سلێمانی و مەسەرەن دۆک شتێک کە زۆر شانازیمان پێوە کردووە ینی پاراستنی ئەمنیەتی هاوڵاتیان بووە پاراستنی بواری ئاسایش بۆ بەڕاستی بەڵام بەداخەوە یان یەکرێ بڵێ لە بەزێستە گرفتەکەوەی بەکارێنانی چەک هاتوتە ناوەندی شارەکان پێشتر لە دەرەوەی شار و بێستە ئەمە خۆی ناوەندی شارە گەورەکان بەکاردێن لە کاتی خۆشیە مەسەرەن لە کاتی ناخۆشیە هەم لە تەقەی خۆشی لە کاتی بژاردن و نازام لە کاتی سەرکەوت ئەم زۆرە حاڵەتە نەخوازراوە حاڵەتی بێزراوە بەڕاستی کە ئێمە پێی نیگەرانین بەڵام ینی وردە ئێمە لە بارێکی ئەمنیەت و ئاسایشی زۆر باشەوە ینی خەریکە وردە دێنەوە بۆ بارە توندوتیژی و ئەوە کە لێرە لەوێ ئەم دیارە دزێ و تەقەکردن و با بڵێن کوشتن و ینی ئەم جۆرە حاڵەتانە کە دووبارە ئەبێتەوە مەسەرەن ڕوئەدەن ئێمە ینی
داوامان ئەوەیە بەڕاستی لێش ئاماژەی پێدراوە لە بەیاننامەکەی ینی هەڵمەتی دەستە سێربەخۆی مرۆڤ کە نوسخەیەک لای خۆم هەیە ئاماژە بۆ دراوە کە ئەمە داواکەین لەسەر جەم دەستگاکانی ڕاگەیاندن و ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی کە هاوکار بن لە ماوەی ئەو 5 ڕۆژەدا بەرنامەی تایبەت ڕێک بخەن لەسەر مەترسیەکانی چەک و دروستبوونی کۆمەلگای چەکداری و بوونی چەک لە ماڵەکان کە هاوکار بن لە ئەوەیە و هێزەکانی ئاسایشی ناوخۆ چاوکراوەتر بن و زیاتر هاوکار بن بۆی ئەم هەڵمەتە سەر بەرهەمی هەبێت لەبەرە بۆ خزمەتی هەمووانە بۆ خزمەتی سەقامگیری و ئاسوودەی کۆمەلگای. سپاس دەکەم کاک جەلال بەڕێز پێشتر کەمێک باسیەوەت کرد کە بوونی چەک لە دەستی حیزب مەترسیە بەپێی یاسای حیزبەکان یاسای ژمارە 17 ساڵی 93 حزب بۆی هێزی چەکداری هەبێ گرفتەکەوێ سەر لە کوردستان خۆتە ناگەدارن جگە لە حیزب مەسەلەن بەرپرسە باڵەکانی ناو حیزبیش هێزی چەکداریان هەیە و چەکیان لەدەستایە. خۆی لە ڕاستیدا بەپی یاسا حزب بۆی نییە چەکداری تایبەت بەخۆی هەبێ بەڵکو حزب بۆی هەیە پاسەوانی هەبێ کە لەلایەن حکوومەتەوە ئەو دەستە پاسەوانی بۆ دائەنرێت واتە هەر بارگایەکی حزبی چەند پاسەوانێکی تایبەت یا با بڵێن حزبێک چەند پاسەوانێکی تایبەت لە بەڕێوەبەرایەتی پاسەوانەکان بۆی دائەنرێەوە کەسە زۆر دیارە کانیش کە بەپی یاسا ڕێگەی پێدراوە مەسەلەن وەکو وەزیرە بەڕێزەکان و وەکوتما سەرۆکی یەکەی کارگێڕی و چەندین کەسی تر کە لە یاسای ڕێگەی پێدراوە پاسەوانیان هەیە ئەمانەت دەکرێت پاسەوانێکیان هەبێت کە لەلایەن حکوومەتەوە ڕاهێنراون و کاریان کردووە لەسەر ئەوەی کە بە شێوازێکی مدەڕەب فێرکراون چۆن ئەرکی پاسەوانێتی جێبەجێ ئەکەن و ئەمە لە کوردستانە لە ئێستادا هەیە بە شێوازێک دوو بەڕێوەبەرایەتی پاسەوانی هەیە بەڕێوەبەرایەتی پاسەوانی سلێمانی و هەولێر کە ئەوەی سلێمانی زیاتر بەرپرسە لە دابینکردنی پاسەوانی هەم بۆ دام و دەستگاکان و هەم بۆ مقڕاتی حزبی و کۆمەڵێک شوێنی تر وەتەمایان بەرپرسەکانیش و لە لایەکی ترەوە ئەوەی هەولێریش بە هەمان چۆن بڵێ ئەرکی خۆی هەڵەسێ بەڵام ئەوەی گرفتە مەسەن دەبینین هەندێک لە بەرپرسەکان لە پاسەوانە تایبەتیەکانیان لە ناو هێزەکانی 1970 کە ئەم هێزانە هێزێکی بەڕاستی تایسە ڕێک نەخراون بەداخەوە کە ئەمە بۆتە گرفتێک نەک تەنها بۆ ئەوەی هێزی پێشمەرگە نەبێتە هێزێکی نیشتیمانی بەڵکو بووە مای مەترسی لە چۆن بڵێ لەسەر ژیانی هاوڵاتیان و دەبینین لە کاتی کێشە و گیر و گرفتەکان هەندێک جار بەکاریان نەهێنن بۆ نەک مەساڵحی حزبێک مەساڵحی ئەو دکتۆرێک کە دوێنێ لە سلێمانی هێرشی کراوەتە سەر بەڵێ ئەوە یەکێکە لەوەی کە ئابینین هەرچەند من بۆ خۆم تا ئێستا بۆم ڕوون نەبووەوە لە بڕێو کەسانە دەستگیر نەکراون و دانپێدانانیان نییە تا ئێستا بڵین بزانین کە ئەو لایەنی کە ئەوترێت سەر بە لایەنێکی دیاریکراون بە هەر حاڵ ئەمانە کۆمەڵێک گرفتن کە حزبەکان بەڕاستی ڕێگە لە یاساکە ڕێگەی پێنەدراوە حیزبیش هێزی چەکداریە بینەوەکو بۆ بە پرسێک لە ناو حیزبەکانە هێزی تایبەت بەخۆی هەبێت چەکداری هەبێت تەنها ئەوانەی کە بەپی یاسا ڕێگەیان پێدراوە پاسەوانیان هەبێت ئەویش پاسەوانێک لە حکوومەتەوە بۆیان دیاریەکرێت نەوەکو کەسێک وەکو ئەمەی کەی بینین بەڕاستی بەرپرسێک ئەتوانی بڵین 4 بۆ 5 نەوە پاسەوانی هەیە پاسەوانێکی لە بەشێکی لە بەڕێوەبەرایەتی پاسەوانەکان بەشێکی لە هێزەکان هەفتە بەشێکی نازام دەستەی یەکەم و هەندێک خەڵکێ بەپی یاسا ئەسڵەن بووی نییە پاسەوانی هەبێ زۆرترین پاسەوانی پێدراوە مەسەن شوێنی وا هەیە مەڵبەند و لقی حزبی وا هەیە ڕەنگە بڵین زیاد لە 500-600 پاسەوانی هەیە کە ئەمە بەپی یاسا ناکرێت دەکرێت مەسەن حزبێکی گەورە 200-300 پاسەوانی هەبێ ئەمە هەم لە ڕووی مادیەوە تەکلیفە لەسەر حکوومەت و لەسەر هاونیشتیمانیان هەم لە ڕووی مەترسیشەوە ترس و دڵە ڕاوکێ لەسەر کۆمەڵانی بەس بەرەسووتت گرفتەکە لە جێبەجێکردنی یاساکە دە یاسای چەک و یاسای حیزبەکانیش کە ڕێگە نادە حیزبەکان هێزی چەکداریان هەبێ ئەنی ئەم یاسانە بۆچی جێبەجێ ناکرێنی هەوڵێکی جدی نیە لەلایەن یاخود ئەرکی کێیە مەسەلەن لەلایەن حکوومەتەوە ئەم دیاردەی چەکداریە کەم بکرێتەوە و شێوازێک لە ڕێخستنێکی بۆ بکرێت بۆ کەمکردنەوەی ڕووداوەکانی لە ڕاستیدا من لە سەرەتا پێم وتی ڕاگەاندنی هەڵمەتێکی لەم شێوە لە کاتێکە هەڵمەت ڕائگەیەنرێت کە مەسەن حاڵەتێک هەبێک ئەو حاڵەتە یاسایی نەبێ مەسەن لە ڕێگەی ڕاگەاندنی هەڵمەتێکی لەم شێوەیە داوا لە پەرلەمان بکە یاسایەکی بۆ دروست چۆن بڵێ یاسایەکی تایبەت بەو بوارە دەربکە و دواتر دەسەڵاتی دادوەری هەڵەسێت بە جێبەجێکردنی یاساکە و دەسەڵاتی تەنفیزی هەڵەسێت بە جێبەجێکردنی لەسەر خەڵک
ئەمە ئیش و کارەکان بەم شێوازێ بەڵام لێرە کە من ئەڵێم گرفتی هەیە ئەوەیە ئەم ڕاگەاندە لە ئەساسا یاسا هەیە و یاساکە دەکرا ئەوەندەی ڕاگەاندنەکە وکووتمان ڕووی لە خەڵکە ئەوەندە ڕووی لە حکوومەت بێ لەبەری حکوومەت بەرپرسە لە جێبەجێنەکردنی یاسا دەسەڵاتی تەنفیزی بەرپرسە لە جێبەجێنەکردنی ئەم یاسایە خۆ ئەگەر ئەم یاسایە وەکو خۆی جێبەجێ بکرێ پێی دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ پێویستی بەوە نیە ڕاگەاندنێکی لەم شێوە باش بەس دەبێت کێ ئەمە جێبەجێ بکە ئالێتی جێبەجێکردنی یاسای چەک بۆ نمونە لە دەستی کێدەیە کە هەم لە بازارە کۆنتترۆڵی بکات و هەم کەمیش بکاتەوە پۆلیس بەرپرسی یەکەمە لەوەی کە دەسەڵاتی تەنفیزیە لەوەی کە کەسێکە بینێ چەکێکی پێە مۆڵەتی نییە داوای مۆڵەتەکەی لێ بکە ئەگەر مۆڵەتەکەی نەبوو بە پێی مادەی 21 لە یاسای ئەسلیحە هەڵەسێت ڕوبەڕووی دادگایە کاتەوە و دادگا ئیجراعاتی بۆ ئەم حاڵەتە داناوە چەکەکەی حجز دەکرێەوە بۆ خۆشی 6 مانگ لە 6 مانگەوە بەڵێ سزاشی بۆ دانراوە هەر کەسێک هەڵگری چەکێکی بێمۆڵەت بێ پۆلیس ئەتوانێت ئەم کەسە دەستگیر بکە و ڕوبەڕووی دادگای بکاتەوە بە پێی مادەی 21 ئەسلیحە سزاکەی لە 6 مانگ کەمتر نییە ماوەی ڕاگرتنەکەی لە ئەگەر چەکی کلاشنکۆف بێ لە 6 مانگ کەمتر نییە و غەرامەشی تایە و چەکەکەشی دەبێتە مڵکی میری ئەگەر چەکەکان لە چەکی کلاشنکۆڤن دەبێتە مڵکی وزارەتی پێشمەرگە هەر لە یاساکە دیاری کردووە و چەکی جۆری دەمانچەش دەبێتە مڵکی وزارەتی ناوخۆ و دواتر ئەم دوو وزارەتە ئەگەر پێویستیان بەو چەکە بوو ئەتوانن بەکاری بێنن بۆ ئیش و کاروباری ڕۆژانەی خۆیان و ئەگەر پێویستیان نەبوو دەتوانن وەک هەر ممتەلەکاتێکی تری دەوڵەت بیفرۆشن و داهاتەکەی بۆ میلەت وەکو وەزارەتی ناوخۆ بارێکی خۆ نەساوە بەڕێزت پێ دوایە بۆ کۆنتترۆلکردنی ئەم حاڵەت ئێستا ئەرکی وەزارەتی ناوخۆیە ینی بە دیاریکراوی کە حاڵەتە ڕێگە بخات طبیعی ئەرکی وزارەتی ناوخۆیە لە پێدانی مۆڵەت جارێ من ئەمەیە بۆ ئەو بگەڕینەوە وەزیری ناوخۆ یاخود پارێزگار لە هەر پارێزگایەکە ئەتوانێ بۆ ماوەیەکی دیاریکراوە بە پێی یاساکە لە بەشێکی سنووری دەسەڵاتەکەی واتە وەزیری ناوخۆ لە بەشێکی هەرێمی کوردستان یاخود لە هەموو هەرێمی کوردستان کار بە مۆڵەتیش نەکات ئەگەر زانی ئەو مۆڵەتانە ڕێژەیەکی زۆرن و بوونەتە مایەی چۆن بڵێ خەتەریات لەسەر ژیانی تاک دو مۆڵەت نەدرێت نەک مۆڵەت نەدێت ئەتوانێت ئەو مۆڵەتانەشی کە هەن ڕای بگرێ بڵێ کەس بۆی نییە چەک هەڵبگرێ لە بەشێکی دیاریکراوی هەرێمەکەی یاخود لە کامل هەرێمەکە بڵێ ئەو مۆڵەتە کەس بە مۆڵەتیش بۆی نییە چەک هەڵبگرێ و پارێزگاریش دیسانەوە ئەم دەسڵاتی پێدراوە ئەتوانێت لە بەشێکی پارێزگاکەی مەسەلەن بڵێ ناو مرکزی محافظەی سلێمانی یان لە ناو فڵان قەزا هیچ کەسێک ئەوەی کە مۆڵەتیشی هەیە بۆی نییە چەکەڵ بگرێ یعنی ئەمانە یاساکە ڕێگەی پێداون کە ئەم جۆرە ئیجراعاتانە بکەن بەڵام نایکەن ئەمە لەلایەکی تر ینی ڕێژەیەکی زۆر وەکو مامۆستا ئاماژەی پێدا مەسەن 5,000 مۆڵەت زۆرە کە لە ساڵێکا و من دڵنیام لەو ڕێژەش زۆرترە 5,000 مۆڵەت کە لە ساڵێکا دراوە بە خەڵک ئەمە دەکرێت ڕێژەی مۆڵەت بە خەڵک کەم بکرێتەوە ئەمە لەلایەک چونکە تۆ ئامان چییە لە مۆڵەت ئامانجەوەی تۆ سوود بگەێنی کەسێک بێ خۆی پێ بپارێزێ بەڵام ئێمە دەرئەکەوێ بە نەتیجە ئەوەندەی ئەو مۆڵەتانە کەسێک بێوێ خۆی بپارێزێ دە ئەوەندە مەترسیە بۆ سەر ژیانی خەڵکانی تر کەواتە سپێشێلکردنی چۆن بڵی مافی خەڵکی ترە لێرە دەبێ مۆڵەت کەم بکرێتەوە لەلایەکەوە دەستگاکانی پۆلیس و ئاسایش دەبێت هەڵمەتی چڕوپڕیان هەبێ کە دەست بەسەر چەکی بێمۆڵە تا بگرن و لەلایەکی تر بەڕێز و زیری ناوخۆ هەوڵ بدام مۆڵەتەکان بە شێوازێکی گشتی لە هەرێمی کوردستان کەم بێتەوە هیچ کەسێک مۆڵەتی نەبێت. سپاس دەکەم کاک سابیت سەبارەت بە یاساکە یاسای چەکیش پێویستی بە هەموار نییە لەم خولە بۆی ئەم حاڵەتە ڕێک بخرێتەوە یاسای چەک بەڵێ من پێم وایە ینی پەرلەمانی کوردستان بۆی تۆزێ یاساکە تۆکمەتر بکرێت ینی ئەگەر مەسەلەن پێچینەوەیشی زۆر باشی تیا بکرێت ینی چاوخشانەوەیکی زۆر ورد و ینی سڕی تیا بکرێوانە گەر لە هەر شوێنەکە هەنێک کلێن هەبێت هەنێک ینی فەراغاتی یاسایی هەبێت پێویستە هەموو بکرێتەوە ئەو بۆشایانە ئەو ینی کلێنانە پڕ بکرێنەوە بۆ یاسایەکی تۆکمەتر و باشترە بێت بۆی کە ینی ئەگەر لە حاڵەتێکە هەندێک مەسەلەن ئەم دیاری چەکداری بە تاوی بنبڕ نەکرد بێ بنبڕتری بکات کەمتری بکاتەوە بۆ لەبەرەوە چێتە دیسانەوە چوارچێوەی ئەم هەڵوەتە نیشتیمانیە کە پێویستە هەموولایەک ئەو کار بنتیایە بۆەوەی دیاری چەکداری وەگوتمان لە چوارچێوەی یاسا و چوارچێوەی پێدانی مۆڵەت و
ینی تەخویلا ئەوەی کێوە لە راپۆرتەکانتان بۆتان دەرکەوتووە مەسەلەی دیاردەی چەکداری وزارەتنی چ ئاسەوارێکی خراپی لەسەر کۆمەڵگا دروست کرد بە دڵنیایەوە ینی هەر خۆی ینی ئەگەر یەک حاڵەتی کوشتن هەبێ ینی بۆ خۆی ئاماژەیەکە بۆی کە ینی کۆمەلگا لە شوێنێکە ئاسایش کەوتوتە مەترسیەوە ینی ئەگەر ئەینە بەڵام سیرەکەین داتاو ئامارەکان مەسەرەن زۆرن ینی ئەگەر ئێمە بە شێوەیەکی گشتی لە چارچەوەی کۆی راپۆرتەکانی نووسەکانی ماک مرۆڤ کە حاڵەتانی کە ڕست و تەوسیخ کراوە و ئاماژەی پێکراوە و با بڵێن تۆمار کراوە هەستەکەین ینی کۆی کوشتەکان و خۆکوشتەکان بەڕاستی بە چەک و ئەو حاڵەتانی تریشکە ئەچێتە خانەی تونند و تیژەکان بەرامبەر بە مافەکانی مرۆڤ دیسانەوە هەر زۆرن و هەمووشی لە جیهاتی ڕسمی و باوەڕ پێکراوە باشە بەسەوەی کە دیخەتان داوێەوە هەر ئەو تونتیژانەی کە ڕوویان داوە کە سەرۆکی دەستی مافی مرۆڤ پێشتر باسیەوە کرد بوو لە سەدا هەفتای ئەو حاڵەتانی کوشتن و خۆکوشتنی کەلایەوە تۆمارکراوە بە چەک بووە بە چەکی مۆڵەت و بێمۆڵەتی بردووکیان ئەنجام درا بەڵێ بە هەردووچیان یعنی ئەو ڕێژەیە لە خۆڕانە بووە مەسەرەن کە ئەو ینی وتوێتی کە ڕێژ لە سا هەفتە هینەیە دیارە ئەمە پشتبەستووە بە کۆمەڵی داتا و ئامار و کۆمەڵی توێژینەوەکە لەسەر ئەوە کراوە لە ڕێگەی دەستی مافی مرۆڤ ماوەسمێ بە چەکی بە مۆڵەتی شەو ئەنجام درێ بۆ نمونەکە هێزی چەکدار چەک لەگەڵ خۆی دەباتەوە بەڵێ هەندێک کوشتن ڕوویداوە بە چەکی ڕسمی ڕوویداوە بە چەکێک کە مۆڵەتی هەیە مەسەن دەستی مثلا برادێکی پۆلیسایە ئاسایشایە مەسەن ئەمەش ئەم حاڵەتانەشمان هەیە بەڵام زۆربەی حاڵەتەکانی کوشتن بە چەکی بێمۆڵەت کراوە بەڵێ چارەسەر چییە بۆ با کۆتا پرسیارشم بێ چارەسەر بۆ کەمکردنەوەی ئەم دیاردێ باشترین چارەسەر ئەوەیە کە بەڕاستی هاوڵاتیان مەسەن لە ئاسی ئەوەیە بن کە بەڕاستی ئیتر چەک لایەن نەخوازراوە بێ چەک لایەن قێزەون بێ ئەنی چەکی لە بۆ ئەو حاڵەتانە نەبێت کە زۆر پێویستە بۆ پاراستن و خۆپاراستن و بۆ ڕایکردنی ئیش و کارە فەرمی و ڕسمیەکان گەر داعیناکە پێویست ناکە لە دەستی ینی زۆر خەڵک و هاوڵاتیا بێ پێویستە ئێمە پابند بین بە کۆمەڵێ ڕێکار و کۆمەڵێ چەمکی گرنگی یاسایی و چەمکی گرنگی مەسەرەن پاراستنی ڕۆژی مافەکانی مرۆڤ بووە ڕێزگرتن لە شوێ یەکتر و پێکەوە ژیان لەگەڵ یەکتریا و دامەزەکان هاوکار بن کەناڵەکانی ڕاگەاندن ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی هەموو دام و دەستگا فەرمی و ڕسمی و نیشتیمانیەکان هاوکار بن لەوەی کە ئەمە هەڵمەتە زیاتر فراوان بکەیت ینی سەر بخرێ پەرلەمانی کوردستانیش بە هەمان شێوە کە پێویستە یاسای چەکەڵگرتن دیسانەوە بتمن چاپ پیاشانەوە پێ بکات و یاسایەکی تۆکمی لێ دەرکات. سپاسەکەم کاک زەرە کاتمان کەم ماوە و پرسیاریش بۆ بەڕێز سەباردووی کە سەروەرنەبوونی یاسا تا چەندێک کارە بۆش کە خەڵک مەسەلەن بە چەک کێشەکانی یەکلا بکاتەوە یەکسان نەبوونی هاوڵاتیان لە بەردەم دادگا و یاسادا. وڵای خۆی بە تەکید یەکێک لە هۆکارە ڕئیسەکان ئەوەیە کە یاسا سەروەر نییە خۆی بە خۆی ئەگەر یاسا سەروەر بێت دەبوو ئەم یاسایی ئەسلیحە یاسای چەک جێبەجێ بکرایە هیچ مشکلەیەکمان نەبووە من وەکو پێچەوانەی برای بەڕێزم مامۆستاکە ئاماژەی بەوەدا یاساکە پێویستی بە هەموارە من نەڵێم ڕەنگە یاساکە پێویستی بە هەموار بێ بەڵام ئەوەندەی ئێمە گرفتمان لە جێبەجێنەکردنی یاساکە هەیە ئەوەندە گرفتمان لە هەموار یاساکە نیە خۆ هەمان یاسایە گەر بەڕێزت بینی بێتت پێشتر کەرکووک کە لە ژێر دەست لە ژێر دەست و فەرمانڕەوایی هێزە کوردیەکان بوو مەسەلەن ئەمان بینی ڕێژەیەکی زۆر چەکدار لەوەی ئێستەی لە هەرێمی کوردستان هەیە زیاتر لە ناو کەرکووک و جوودی هەبوو بەڵام ئێستا هەمان یاسایە کە یاسای ژمارە 150 ساڵی 1968 لە عێراق کە لەسەر کەرکووک جێبەجێکردی ڕێژەیەکی زۆر چەک لەلایەن هاوڵاتیان هەیە جگە لەو هێزانەی کە بەپێی دەستوری عێراقی لە ناو کەرکووک و جوودی چارەسەر چیە زۆر بە کوچکە کاتەوە چارەسەر تەنها ئەوەندەیە یاساکان کە دەردەچن جێبەجێ بکرێن و دەسەڵاتی تەنفیزی هەستن بە جێبەجێکردنی یاساکان بە یەکسانی بەسەر هاوڵاتیان و نیشتیمانیاندا. زۆر سپاس بۆ بەرەزان جەلال محەممەد ئەندامی پەرلەمانی کوردستان سابیر عەبدوڵڵاکەریم بەرپرسین نووسینگەی سلێمانی دەستەی سەر بەخۆی مافەکانی بڕ. سپاس بۆ ئەو بینەرانی بەڕێز سپاس بە ئەو کارانم تا بەرنامەیەکی دیکە خواتان.